من تەمەنم 45 ساڵە. لە تەمەنی 22 ساڵیە کەسێکم خۆشویست هاتە داوام، کەسێکی باش بوو، بەڵام ڕاستیەکەی ماڵەوە ڕازیان لەسەر نەبوو. براکان و دایکم هیچ ڕازیان لەسەر نەبوو. کە ئەوان ڕازیان لەسەر نەبوو منش قسەی ئەوانم نەشکان. دواتر بەوە ڕازی بووم لەگەڵ کەسانێکی ترا کە بێنە داوام و هاوسەرگیری بکەم هەر کەسێ بێت. بەڵام هەر کەسێک هاتە داوام براکانم یان دایکم ناو ناتۆران لێنا. ڕاستیەکەی بەیەکێکیانەوت پیرە و بەیەکێکیانەوە ناشرینە و بەیەکێکیانەوە سوڵکەرە و ئەمانەی تۆ لە ئێمەی کۆکەیتەوانێ لەگەڵ خانەوادەی ئێمەیان ناگونجێ. هەتا منیان گەیان بەم ڕۆژەی کە ئێستا من ژیانی منی تایە. بەڕاستی مامۆستا ژیانی من لە ئێستایە ئەوەی بۆ من ماوەتەوە تەنها کارکردنە، تەنها ماندووبوونە. یعنی نەخۆشی دایکم کە هەموو دقەیەک من بچم دایکم برم بۆ خەستەخانە و بیبم بۆ عەیادە. لەگەڵ ئەوەشە وەک کارەکەرێک لە ماڵەکەیە میوان بەڕێ بکەم، چێژ لێ بنێم، مافی هیچ گۆڕانکاریەکیشم نەبێ کە لە ژیانی ڕۆژانەما بۆ من هەبێ. بۆ ئەوانی تر مافی گۆڕانکاریان هەیە، مافی ئەوان هەیە ببنە باوک، مافی ئەوان هەیە ببنە دایک. بۆ من مافی ئەوەم نەبوو بەڕاستی. بۆ مافی ئەوەم نییە شەوێک لە ماڵەکە بچمە دەرەوانێ هەر جەوێک بگۆڕم ئەڵێن نابێت دایکم بەجێ بێڵی، دایکم لای تۆ نەبێ ئیسراحەت ناکە. ئەی ئەوانی تریش هەموو کوڕکچین. منیان بەڕاستی لێرەیە کردە مزەحی. من تەواو ماندوو بووم، تەواو لەو ماڵەیە یعنی بێزار بووم، هیلاکم، زۆر هیلاکم. مافی ئەوم نییە کاتێک بچمە دەرەوانێ ئەمێ بچمە دەرەوە ئەو مناڵە هێنێ بۆ لام، ئەو مناڵم پێ بەخێوەکە، ئەو میوانم پێ بەڕێیەکە، دایکمە لەو لاوە هیلاکە. یعنی بەڕاستی ماندوو بوون و ناڕەحەتی من پێناسە ناکرێت. من ئێستا لەم تەمەن 45 ساڵیە ئەوەی داوای منەکە پیاوێکە ژنی تەلاقیا بێ، یان پیاوێکە ژنەکەی مردبێ و 4-5 مناڵی بەجێ هێشت بێ. ئەڵێن جا خزمەتی دایکەکەی باشتر نییە؟ جا تۆم پەروەردەی 5-6 مناڵی خەڵکە پێکرێ؟ جا تۆ 2 ڕۆژە پێت دەڵێن باوەشن، هەر یەکە و شتێک ئەڵێ. ڕاستەکەی لە ئێستاە ژیانی من زۆر ماندووبوون و ناڕەحەتیە، هیچ عەب و سۆز و خۆشەویستی و گۆڕانکاریەک لە ژیانی منان نییە. جا من هەر لەم بەرنامەیەشەوە بە تۆی بەڕێز ئەڵێم هاوڕێکی ترم هەیە ڕاستیەکەی نەهات، وتی من حەز ناکەم بێمە بەرنامە و قسە بکەم و پێم خۆش نییە. ئەڵێ من دایکم ناو ناتۆرەکانی دایکم زیاتر منی هەراسان کردووە. دایکم پێم ئەڵێ ڕەفیقی تۆ ساحیبی 3-4 مناڵە، ڕەفیقی تۆ ئێستا وا ئەبێ بە خەسوو. ئەی ئێوە هۆکار بوون، ئێوە نەتان هێشت هیچ گۆڕانکاریەک لە ژیانی منە ڕووبە.